نووسام ئەحمەدم ئەمڕۆ باس لە فیلمی سپایدەرمان نۆوەی هۆم دەکەم. دوای ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی وە پەرۆشێکی زۆر بۆ فیلمی نوێ سپایدەرمان بەتایبەت لەبەر ئەوەی کە چەند بۆچوونێک هەبوون لەبارەی فیلمەکە یاخود چەند شتێکی لێ چاوەڕوان دەکرا، توانیم دوێنێ لە یەکەم پەخشی لە سینەمای ئێمپایر لە هەولێر فیلمەکە ببینم. فیلمەکە بەڕاستی حەسەب تەوەقوعاتەکان هاتەوە، فیلمێکی زۆر نایاب بوو و هەموو ئەو شتانێک کە حەزمان لێ دەکرد لەناو فیلمەکەدا هەبوون و بەگرێ بە زیاتریش. با سەرەتا باس لە چیرۆکی فیلمەکە بکەین. طبعاً بۆ ئەوەی لە چیرۆش فیلمەکە تێبگەیت زۆر زەرورە کە فیلمەکانی ئەڤێنجەرز بینی بێت، بەتایبەت ئەو کاتەوەی کە سپایدەرمانی هاتووەتە ناو و هەروەها بەشەکانی تری سپایدەرمانیش زۆر گرینگە کە بینی بێتت، نەک تەنها سپایدەرمانەکەی تۆم هۆڵاند بەڵکو سپایدەرمانی ئەندرۆ گارفیلد کە زۆر کۆنا و هەروەها سپایدەرمانی تۆبی مەگوار کە لەو کۆنترە و لە ساڵەکانی 2000 دەرهاتووە. ئەو بەشانەی سپایدەرمانیش زۆر زەرورە بیان بینی کە سپایدەرمانەکەی ئەندرۆ گارفیلد 2 بەشە و ئەوەی تۆبی مەگواریش 3 بەشە. هەر 5 بەشەکە کاریگەری زۆریان بەسەر چیرۆکی ئەم فیلمەوە دەبێت کە دواتریش لە بەشی سپۆیل باسی لێوە دەکەن. بەر لەوەی بچنە سەر فیلمەکە و باس لێوە بکەین ئاخۆ خاڵە بەهێز و لاوازەکانی چین، ئەم ڕیڤیوە یاخود ئەم پێداچوونەوەیە بەشی یەکەمی بێسپۆیلە، دەتوانن بێسپۆیل سەیری بکەن و هیچتان لێ ئاشکرا نابێت و دواتریش بۆتان شی دەکەمەوە یاخود پێتان دەڵێم ئەو کاتەی کە سپۆیل دەست پێ دەکات دەتوان لەو کاتەوە سیر نەکەن ئەگەر فیلمەکەتان نەبینیوە، ئەگەر بینیشتانە دەتوان سیر بکەن بۆ ئەوەی هەندێک ڕوونکردنەوە هەندێک خاڵ بەهێز و لاوازەکانی بۆتان ڕوون بکەمەوە. ئەم بەشش کە بەشی سێمی سپایدەرمانەکانی تۆم هۆڵاندە کە هەریەکە لە فار فرۆم هۆم هەروەها هۆم کەمینگە و ئەوەشیان نۆوەی هۆمە واتە سپایدەرمانەکانی هۆمی پێدەڵێن. ئەمەیان بەشی سێمە و ڕۆژرانەکەی لایەن تۆم هۆڵاندەوە کراوە. باس لەو کاتە دەکات کە سپایدەرمان ئایدنتیەکەی یاخود ناسنامەکەی کەشف دەبێت کە چێە و دەزانرێت کە ئەو کەسێکە سپایدەرمانە چ کەسێکە واتە شێوازەکەی ڕوخسارەکەی کەشف دەبێت. هەر بۆیەشە خەڵک وا دەزانن کە ئەوە میستریۆی کوشتووە، بۆیە وەکو تاوانبارێک ئاشکرا دەکرێت. سەرتا فیلمەکە دەیەوێت بێتاوانی خۆی بسەرمێنێت و دواتر هەوڵ دەدات کە کات بگەڕێنێتەوە بە جۆرێک تا خەڵکەکەوا لێ بکات کە نەزان ئەو سپایدەرمانە یاخود نەزان کە ئەو کەسە کە پیتەر پارکەرە سپایدەرمانە وایان لێ بکات کە کاتەکە لە بیرکەن. هەر بۆیە دەچێتە لای دکتۆر سترێنج و داوای دەکات کە کات بگەڕێنێتەوە، بەڵام کە کاتەکە دەگەڕێنێتەوە بەهۆی زۆر بڵێی ئەو کاتەکە شێوانی بەسەردادێت و دژمنەکانی جیهانەکانی تر دێت. تەڵان ئەوەیان لێتانای بە سپۆیل لەبەر ئەوەی هەم لە ترێلەکان هەمیش لە زانیاری لەبارەی فیلمەکە ئەومان زانی جاکە دکتۆر سترێنج سپێڵەکەی ئەنجام دەدات یاخود جادوەکەی ئەنجام دەدات و ئەو شێوانە بەسەر جادوەکەدا دێت، جیهانێکی تری زۆر دەبنەوە کە سپایدەرمانە تێدایە و دژمنی سپایدەرمانیش هەن، بەڵام سپایدەرمانەکانی ئەوێ و دژمنەکانی ئەوێش جیاوازن لەو سپایدەرمانەی کە تۆم هۆڵاند ڕۆڵەکەی دەجێڕێت. بەڵام ئەوەیە کە لە ترێلەکەش پیشانیدا کە دژمنەکانی ئەوانی تر دژمنەکانی سپایدەرمانەکانی تر لە ڕێککرانەوەی ئەم جیهانانەوە دێنە ئەم جیهانەی کە تۆم هۆڵاندی لێ یاخود ئەو پیتەر پارکەری لێیە کە لەلایەن تۆم هۆڵاند ڕۆڵەکەی دەجێڕدرێت. ئەو خراپەکانش بیتین لە دکتۆر ئۆتۆ ئۆکتیپیەس، ئەلێکترۆ، گرین گۆبلن، لیزرد، هەروەها ساندمان. ئەم خراپەکارانە پێشتر لە جیهانی ئەندرۆ گارفیلد هەروەها تۆبی مەگوار هەبوون، ئێستا دێن بۆ جیهانی تۆم هۆڵاند. بۆشە شێوانێک لە جیهانەکان ڕوودەدات و چەند جیهانێک کە هاوشەوەی یەکترن دەرگیان دەبێتەوە هەمویان خراپەکارەکان دێن بۆ ئەو جیهان. زیاتر باسە چیرۆکە ناکەم، ئەگەر یەکەم خاڵی زۆر گەورەیە خو زۆر نایب لەبارەی فیلمەکە و پیشان بدەین CGI. طبعا فیلمەکانی مارڤل زۆربیان CGI و گرافیکەکان زۆر جوانە، بەڵام هەندێکیان گرفتیان هەیە. زۆر جار دەبینین کە هەندێک لە فیلمەکان یاخود لە هەندێک لە زنجیرەکان ناواقعی و ناڕاستی زۆریان تێدا، ڕاستە CGI خۆی خەیاڵە، بەڵام دروستکرانەکەی هەز دەکەی کە کۆمپیوتەریە. من خۆم لە بلاک ویدۆ زیاتر هەستم پێکرد و لە زنجیرەکانی زۆر جار هەستی پێکراوە لە لۆکی ئەوانە، ئەمە تۆزێک دیارە. لەم فیلمە بەڕاستی زۆر پێشکەوتوو بوو، یعنی CGI ئەم فیلمە نەک تەنها زۆر بە جوانی دروستکراوە بەڵکو زۆر لە واقعیژە چوو. بۆ نمونە ئەلێکترۆ ئەو کارەبایە کە لە لاشەی دەدەچوو یاخود ئەو لاشەیە کە شێوازێکی کارەبایی هەبوو زۆر بە جوانی دروستکرا بوو، شێوازە بروسکەیەکە زۆر بە جوانی دروستکرا بوو و لە هەمان کاتدا زۆریش لە واقع دەچوو. ئەم فیلمی مارڤل یەک لە خاڵە هەر بەهێزەکانی ئەوە بوو کە سێ لایەنی مارڤل کە زۆر گرنگیان پێدەدا، سێ لایەنی زۆر باش تێدا بوو و هەرسێکی زۆر بە جوانی گەیەندرا بوو. ئەوانش ئەکشن و کۆمیدی و دراما. ئەگەر باس لە ئەکشنەکەی بکەین زۆر نایاب بوو، ینی ئەکشنەکە چ لە ڕێی کۆمپیوتەریەوە لە ڕێی دروستکردنی کۆمپیوتەریەوە وەک باسم کە CGI یان هەر بابەتێکەکە
بە شێوازی کۆمپیوتەر دروستکراوە یاخود لە ڕێی حرەکات و جوڵە ئەکشنەکانیش بەڕاستی زۆر نایابوو، ینی هۆکارێک بوو کە وای دەکرد حەزی زیاتر بۆ فیلمەکە دروست بێ بەتایبەت لە حاڵەتە ئەکشنەکان کە ئەوەندە حماسەتی بە ئەو سین و ئەو شێوازە دەدا کە بەدەستخۆت نەبوو زیاتر پەرۆشی دەکردی بۆ فیلمەکە، زیاتر وای دەکردی کە فیلمەکە لە بەرچاوت نمونەیی و بەرز بێت. لایشتر مۆسیقاکە لەگەڵ ئەو ئەکشنانە زۆر جوان بوو، نەک تەنها ئەکشنەکەش بەڵکو مۆسیقا بەگشتی زۆر جوان بوو، بەڵام بە تایبەتی لەگەڵ ئەکشنەکە زۆر بە جوانی دەهاتەوە. هەندێک جار گەڕانەوە و نۆستالژیا بۆ ڕابردووی پیشان دەدات، ینی لە مۆسیقاکە کەمە هەست پێ دەکرد کە گەڕانەوەیە کە بۆ فیلمەکانی پێشتری ئەڤێنجەرز و مارڤێل و یاخود تەنانەت سپایدەرمانەکانی پێشتریش ینی زۆر بە جوانی مۆسیقاکە تێکەڵ کرابوو و زۆر بە جوانی لەگەڵ ئەکشنەکە دەگونجا. ئەگەر بینە سەر خاڵی دووەم کە کۆمیدیایە، هەرچەندە ئەم فیلمە بە مەبەستی کۆمیدیا دروست نەکراوە بەڵکو زیاتر دەتوانم بڵێم دراماکەی بە قووەتە، بەڵام لەڕووی کۆمیدیشەوە زۆر کۆمیدیایەکی نایە بە کۆمیدیایەک نیە ینی جێی پێکەنین بێت تەنها لەبەر ئەوەی شتێکی منداڵانەیە، نەخێر یان بڵێن کۆمیدیایەک بێت کە ئەسڵن نەخاتە پێکەینەوە، نەخێر کۆمیدیاکەی زۆر واقعیە، کۆمیدیاکەی شتێکی جیاوازە، ینی هیچ کلیشەیەک و دووبارەبوونەوەی تێدا نیە. بەڵام خاڵی سێم کە درامایە پێم وایە خاڵی سەرەکیە لە پێشکەوتن و بەرەو پێشچوونی ئەم فیلمە و نایابی ئەم فیلم. جا ئەگەر سەیر بکەین سەرەتا تۆم هۆڵاند، خۆی تۆم هۆڵاند وەرگرین کە ڕۆلی سپایدەرمان دەژێڕێت، بەڕاستی ئەکتینگ و ڕۆڵجێڕانەکەی زۆر درامایی بوو، چونکە فیلمەکە خۆی چیرۆکەکەی پێویستی بە دراما بوو. بەڕاستی لەم فیلمە هەست دەکەم لە جیاواز لە فیلمەکانی تر لە دوو فیلمەکەی پێشتر کە ڕۆڵەکەی جێڕا، ئەم فیلمە زۆر واقعیتر بوو، زۆر زیاتر ئیمۆشن و هەستەکانی ئەوی پیشانەدا و دراماکەی زۆر جوان. ئەگەر کارکتەرەکانی تر وەرگین بە تایبەت خراپەکارەکان کە لە جیهانەکانی ترەوە دێن، بە هەمان شێوە دراماکەیان زۆر جوانە، ینی هەست دەکەی کە ئەوان بۆ نمونە کێشەیەکیان هەیە کە پێشتر لە جیهانەکەی تر ڕوبەڕوویان بێتەوە، ئێستا لەم جیهانە بە هەمان شێوە گرفتیان بۆ دروست دەکات، بە هەمان شێوە هۆکارەکەی ئەوەیە کە دژی ئەو سپایدەرمان دەوەستنەوە، یاخود هۆکارەکەی کە بۆ نمونە دەیانەوێت ئەو هێزیان نەمێنێت، یاخود ئەو هێزیان کە هەیە چۆن دەیانەوێت بیقۆزنەوە، ئەمان هەمویان هۆکارێکن کە دراماکە پیشانی دەدات لە ڕێی فیلمەکەەوە و زۆر بە جوانیش دەیگەێن. جگەرەوەش چیرۆکی هەمویان، هەم ئەو کارکتەرە سەرچیەکە، هەمیش کارکتەری خراپەکارەکان و کارکتەر لاوەشیەکانیش تەنانەت زۆر بە جوانی درامایەکی وای تێدایەکە حەز دەکەی درامایەکی واقعیە، حەز دەکەی درامایەکە حەز دەکەی بیزانی، حەز دەکەی ببینی ئاخۆچی بەسەر دێ چێژی لێ دەبینی. لە هەمان کاتیشدا درامایەک کە ڕاستە کۆمیدیا ناو فیلمەکەدا هەیە، بەڵام لەوانەیە بتخاتە گریانەوە، لەوانەیە هەندێک حاڵەت کە وات لێ بکات زۆر بە پەرۆش بیت لەگەڵ حاڵەتەکە، هەندێک سین وات لێ دەکات کە چێژیش زۆر لێ بینی. ینی هەموو ئەمە بەهۆی درامای ناوازەوە، بەهۆی چیرۆکێکی ناوازەی درامایی کە بە فیلمەکە دراوە، کە بەڕاستی دەتوانم لە نمونەیە و قیمەیە دەتوانم بڵێم لە فیلمەکانی مارڤێل یەکێکە لە باشترینەکان ئەگەر باشترین نەبێت. گەڕانەوەی هەندێک کارکتەری کۆن و هەروەها هەندێک سەرچاوی کۆن کە پێشتر لە فیلمەکانی پێشتر بینراوە شتێک بوو کە بینەر زۆر بەپەرۆش بوو و هەروەها چێژێکی یەکجار زۆریشی بە فیلمەکەدا بوو. بەشێک لە خراپەکارەکانی پێشتر بەتایبەت خۆم گرین گۆبلن هەروەها دکتۆر ئۆتۆ ئۆکتەیپیەس یەکێک بوون لە باشترین خراپەکارەکانی جیهانی مارڤێل کە لەم فیلمە گەڕێنرانەوە بەڕاستی زۆر نایاب کران و چیرۆکەکەشیان زۆر بەهێز بوو و نۆستالژایەک و هەستێکی زۆر خۆشی بە هەوادارانی جیهانی سپایدەرمان و مارڤێل بەگشتیدا. لە هەمان کاتدا کارکتەری بە دیاریکراویش ئەلێکترۆ زۆر جوانتر پێدرا لە فیلمەکانی پێشتر. تەبعاً لە فیلمی ئەندرۆ گارفیلد بینی بوومان و لەوێ CGI-کەشی زۆر بەهێز نەبوو و زۆر جوان نەبوو. لەم بەشەیان بەڕاستی زۆر بە جوانی CGI-کەی داڕژراوە و لە هەمان کاتیشدا چیرۆک و وتە و ینی کارکتەرەکە خودی کاریزما و ڕووداوەکانی کارکتەرەکە زۆر بە جوانی پیشاندران، ئەکشنەکەی هۆکارەکانی و هێزەکەی زۆر بە جوانی پیشاندرا و بەڕاستی حەز دەکەم لە فیلمەکانی داهاتوش بیبینمەوە، لەبەر ئەوەی ئەلێکترۆ بەم فیلمە لە یەکێک لە خراپترین کارکتەرەکانی سپایدەرمان بوو بە یەکێک لە باشترین و خۆشم زۆر بەپەرۆشم کە لە داهاتوو فیلمی زیاتری لێبین. ئەگەر باس لە کۆتاییەکەی بکەین، کۆتاییەک بوو یەکێک بوو لە باشترین کۆتاییەکانی جیهانی مارڤێل. کۆتاییەک بوو هەم مانەدار بوو، هەم چاوەڕوان نەکرا و هەمیش زۆر خەمبارکەر بوو. یعنی پێم وایە ئەوەی کە لە کۆتاییەکە بینیمان هەستێکی زۆر خۆشی پێدەدا، لە هەمان کاتدا هەستێکی خەمباریشی بۆ بینەر دروست دەکرد و هەر بۆیەشە کردی بە یەکێک لە باشترین کۆتاییەکان کە ڕاستە کۆتاییەکی خەمبارکەرە، بەڵام لە هەمان کاتدا کۆتاییەکی قایلکەرە و کۆتاییەکە بەدلی بینەر بێت. بەر لەوەی بچین سەر بەشی سپۆیل با کۆتا بۆچوونی خۆمتان پێ بڵێم و ڕێتینگەکەشتان پێ بڵێم لەبارەی ئەم فیلمە. طبعاً من خۆم زۆر هاندەری فیلمەکانی تۆم هۆڵاند نەبووم،
هەریەکە لە هۆم کەمینگ هەروها فار فرۆم هۆم وام هەز دەکرد کە چیرۆکێکی ئاوا بەهێزیان نییە لە هەمان کاتدا کارکتەرەکەشمان وەکو ئەو قوڵی خۆمان نەناسیوە کە پێشتر لە کارکتەری ئەندرو گارفیلد و تۆبی ماگوایر بینیومان. هەر بۆیشە من تا دوێنێ فیلمی سپایدەر ڤەرس کە فیلمێکی ئەنیمێشن بوو لە 2019 بڵاو کرایەوە بەڕای خۆم باشترین فیلم بوو لەبارەی سپایدەرمان، بەڵێ تەنانەت لە بەشی دووەمی تۆبی ماگوایرش باشتر بوو بەڕای خۆم. بەڵام دوای ئەوەی دوێنێ نۆ وەی هۆمم بینی دەتوانم بڵێم ئەمەیان باشترین فیلمی سپایدەرمانە کە تا ئێستا بینی بێت. هەر بۆیشە من ئەم فیلمە 9 لە 10 پێدەدەم و بە فیلمێکی زۆر نایابی دادەنێت. ئێستا هەندێک بابەتی سپۆیلتان بۆ باز دەکەم، بۆیە ئەگەر فیلمەکەتان نەبینیوە پێشنیار دەکەم ئەم بەشیان سەیر نەکەن، چونکە هەندێک بابەت باز دەکەن کە فیلمەکە ببینن خۆشترە، ئەگەر نا لێتان ئاشکرا دەبێت و لێتان سپۆیل دەبێت. بەڵێ بەڕێزان تەبعاً هەمومان چاوەڕوانی ئەو حاڵەتە گەورە بوون، ڕاستە دەمانزانی کە خراپەکارەکانی جیهانەکانی تر دەگەڕێنەوە، بەڵام ئەوانەی فیلمەکانی سپایدەرمانیان بە تایبەت بینیوە و حەزیان پێێتی زۆر بەپەرۆش بووین بۆ گەڕانەوەی سپایدەرمانەکانی پێشتر، ئەوانیش ئەندرو گارفیلد هەروەها تۆبی ماگوایر. بەڵێ بەڕێزان ئەوانیش دەگەڕێنەوە و حاڵەتی گەڕانەوە کەشان زۆر نایە، بەیانی چێژێکی یەکجاری پێبەخشیم کە دەتوانم بڵێم لەوەتەی مردنی تانۆسەوە چێژی وام نەبینیوە لە سینەما و لە فیلمدا. یعنی بەزدی لە ناو سینەما کە ئەوەندە حاڵەتێکی خۆش بوو، تەنانەت خەڵکەکەش هەمووی دەستی بە چەپڵە و فیکەرێدان کرد لەبەر ئەوەی دەرکەوتنەوەی ئەمانە بەدلی بینەر بوو و زۆر بەچێژ بوو. طبعاً ئەوەی کە دەڵێم ئەم فیلمە بەدلی بینەر بوو یەکێک بوو لە خاڵە هەرە بەهێزەکانی فیلمەکە. زۆر جار تابتەوێت فیلمێک سەر بکەوێت، تابتەوێت فیلمێک بگات بە ئاستێکی نایاب، پێویستە هەندێک شت بەدلی بینەر بکەیت. زۆر لە مێژ بوو خەڵک حەزیان دەکرد کە بەتایبەت دوای ئەوەی زانرا کە فیلمێک دێت و خراپەکارەکانی فیلمەکانی پێشتر دەگەڕێنەوە، خەڵک حەزیان دەکرد کە سپایدەرمانەکانی ئەو جیهانانش بێنەوەنا. بۆیە چوون بۆ ئەو فیلمە وە ببینی کە سپایدەرمانەکان ناگەڕێنەوە، لەوانە بوو هەرایەک دروست بکات و خەڵکانیش زۆر فیلمەکە ئەسڵەن زۆر بەدڵیان نەبێت و لەوانەیە بە خراپی دابنێ. بۆیەشە ئەوان کە ئەو باشانە یاخود ئەو سپایدەرمانانیان گەڕاندەوە بەدلی خەڵکیان کرد و زۆر بە جوانی گەڕاندیانەوە. مردنی مەی یاخود پورە مەی کە پوری سپایدەرمانە خاڵی وەرچەرخانی درامای ناو فیلمەکە بوو پێم وایە. ئەوانەی سپایدەرمانەکانی پێشتریان بینی بێت دەبینی کە هەمویان لە حاڵەتێک کە کارکتەری چەند لێ دەمرێت تووشی خەمێکی زۆر گەورە دەبن. دوای ئەو خەمەش لەوانەیە هەندێک بڕیار بدەن کە تووشی کێشەیەکیان بکات یاخود تووشی هەندێک حاڵەتی نەخوازراویان بکات کە لە کارکتەری سپایدەرمان نایەت. بەڵام لە ئەسنای تووشبوونەکەش هەندێک حاڵەتی درامایی لە ناخی ئەوان بەدەردەکەوێت. ئەمەشمان زیاتر لە تۆبی ماگوایر بینی، بەڵام لە ئەندرو گارفیلدیش تا ئاستێک بینیمان کە بابەتی درامایی بەو هۆکارەوە بەدەرکەوت. بەڵام لە تۆم هۆڵاند تا ئێستا ئەو حاڵەتەمان نەبینی بوو لەبەر ئەوەی تا ئێستا تووشی کێشەیەکی درامایی گەورە نەبوو یاخود تووشی دەستانێکی گەورە نەبوو. بەڵکو ئەوەی پێشتر لە فیلمەکانی پێشتر بینی بوومان لە دوو بەشەکەی پێشتر زیاتر وەکو خۆگونجاندنێکی ئەو کارکتەرە بوو لەگەڵ جیهان و لەگەڵ کارکتەری سپایدەرمان. بەڵام لەگەڵ مردنی پورە مەی و ئەو حاڵەتە ناخۆشەکە بەسەری هات، جۆرێک لە گەورەبوون بۆ سپایدەرمانەکەی تۆم هۆڵاند دروست بووە. هەندێک حاڵەتی درامایی هاتە ناو فیلمەکە کە کارکتەرەکەیان دووقات و سێقات بەرەو پێش برد. هەر بۆیەشە پێم وایە ئەمە خاڵێکی وەرسەرخان بوو بۆ کارکتەرەکە و وای کرد کارکتەرەکە ببێت بە یەکێک لە سوپەرهیرۆ بەهێزەکان، نەک تەنها لە ڕووی ئەکشن و لە ڕووی هێزەوە نەخێر، بەڵکو لە ڕووی ئەداکردنەوە، لە ڕووی ڕۆڵجێڕانەوە، هەروەها لەو ڕووی کە ببێت بە کارکتەرێک کە بۆ هەتا بمێنێتەوە. لە هەمان کاتژدا تێکەڵکردنی دراماکەی ئەو گونجاندنی دراماکەی ئەو لەگەڵ درامای سپایدەرمانەکانی تر زۆر جوان بوو. وەک باسم کرد هەر یەکەیان تووشی ڕووداوێکی ناخۆش بوو. یەک لە سپایدەرمانەکان MJ لەدەستداوە کە خۆشەویستەکەیتی، یەکێکیشیان مامی لەدەستداوە، ئەویش پول لەدەستدا. هەر بۆیەشە یەکەم یەکتر بینینی ئەو سێ سپایدەرمانە و باسکردن لە ئەو ڕووداوانە کە چۆن بەیەکەوە دەبەسترێنەوە شتێکی زۆر جوان بوو و شتێک بوو دووبارە بەدلی خەڵک بوو لە هەمان کاتدا مانەدار بوو. هەروەها واشی کە درامای کارکتەرە نوێیەکەی سپایدەرمان بەرەو ئاستێکی مەزنتر بڕوات و درامای ئەوانی تریش زیاتر پەری پێ بدرێت و هۆکاری زیاتری پێ بدرێت. بۆ نمونە ئەگەر سیر بکەین هەریەکە لە کارکتەرەکانی پێشتر بەهۆی مردنی ئەو خۆشەویستانەیان لەوانەیە تووشی حاڵەتێک بوو بکە ڕقیان بۆ دروست بوو بێت بیانەوێت تۆڵە بکەنەوە. بەڵام بەوەی هاتنەوەنە ئەم جیهانە و پێشانیاندا کە ئەو سپایدەرمانە بە تۆڵە نابێت بەهیت، بە تایبەتیش لە کۆتاییەکە کاتێک سپایدەرمانەکەی تۆم هۆڵاند هەوڵی دەدا کە گرین گۆبلن بکوژێت، بەڵام تۆبی ماگوایر ڕێگری لێ کرد. ئەمەیان شتێکی زۆر جوان بوو پێشانیدا کە بە تۆڵە هیچ ناکرد. ئەوان تێگەیشتون لەبەر ئەوەی ئەوان پێشتر ئەزمونونەکان بینیوە، یعنی چون هەمان چیرۆکی ئەوانیانە زۆر بە جوانی گونجاند
چیرۆکی مردنی خۆشەویستانی ئەوانیان گونجان لەگەڵ ئەو تۆم هۆڵاندە نوێیە و پیشانیشاندا کە دەرەنجامەکان دەبێت چی بن، دەرەنجامە ڕاستەکان چۆنن. بۆیە دەڵێم گرانەوەی ئەم کارکتەرانە، درامای ئەم کارکتەرانە، ڕووداوەکان نێوانیان وەک کۆمێدیا بە تایبەتیش کۆمێدیای ئەندرو گارفیلد کە دەتوانم بڵێم دوای ئەم فیلمە بوو بە خۆشەویستترین سپایدەرمان بەڕاستی بەلای منەوە. هەرچەندە فیلمەکانیشی زۆر بەهێز نەبوون، فیلمەکانی دەتوان بڵێم هەر ڕەفسکرانەوە لەلایەن مارڤێل و سۆنیەوە، بەڵام ئەوەی کە هاتەنە ئەم فیلمە وە کۆمێدیایەک وە هەستێکی زۆر خۆشی بە فیلمەکەدا پێم وایە وای کرد کە ببێت بە یەکێک لە خۆشەویستی کارکتەرەکان وە بەلای خۆشمەوە خۆشەویستی سپایدەرمانە. یەک دوو خاڵ لاواز هەبوو کە لە هەندێک شوێن هەستم پێکرد، بەڵام ئەوەندە لاواز نەبووم کە کارێکی زۆر لە فیلمەکەدا بکەن. یەک لەو خاڵانە ئاکتەکان بوون. ئەگەر فیلمەکە بکەین بە چەند ساتێک، ساتی سەرەتاکانی باس لە چی دەکات؟ ئەو کاتێک کە تۆم هۆڵاند ئاشکرا دەکرێت کە تاوانبارە و هەوڵ دەدات کە بێتاوانی خۆی بسەرمێنێت. ئەمەیان کێشەی زیاترم لەگەڵ ئەو سینەدا هەیە کە سەرەتاکەیتی دەتوانم بڵێم 20 خولەک بۆ نیو سەعاتێکی پێدەچێت. ئەمەیان زۆر بە خێرای ڕووداوەکان دەڕۆن، دەبینی سەرەتا تاوانبار دەکرێت، بەڵام دواتر لە ڕێی گەڕانەوەی مات مۆردۆک کە یەکێکترە لە کارکتەرەکانی مارڤێل و زۆر بەباشی دەگەڕێنێتەوە، هەرچەندە لە حاڵەتێکی کەمە بەڵام دەگەڕێنێتەوە ناو جیهانی مارڤێل و پیشانی دەدات کە لە داهاتوو زیاتر دێتەوە. لە ڕێی گەڕانەوەی ئەوەوە کە ڕووداوەکان زۆر بە سەریعی دەڕۆن و بێتاوانی سپایدەرمان دەسەرمێنێت و بێتاوانی پیتەر پارکەر دەسەرمێنێت کە ئەو هیچ تاوانێکی نەبووە لەو ڕووداوە و هەروەها دواتریش کە ڕووداوەکانی کۆلێژ و ئەوان دێن زۆر بە خێرایی دەڕۆن. یعنی هەست دەکەم پێویست بوو کەمێشتر گرنگی بۆ باوەتە بدرێت بە تایبەت چۆنێتی بێتاوان سەرماندنی چۆن ئەو کەسێکی بێتاوان دەرچوون لە ئاوا خێرا بسەرمێنرێکە ئەو بێتاوانە. بەڵام دواتر کە خراپەکان بە دەردەکەون، دواتریش سپایدەرمانەکان بە دەردەکەونەوە تا کۆتایی فیلمەکەش پێم وایە زۆر بە جوانی داڕێژرا بوو و هیچ کێشەیەکی لە چیرۆک و داڕشنەکەی نەبوو. حاڵەتێشتر کە دووبارە بەدڵم نەبوو ئەویش هێزی نێت بوو، کاتێک بەهۆی ئەو ئامریکا لە پەنجەی کردبوو یاخود ئەو وەڵقانێکە لە پەنجەی کردبوون بتوانی ئەو بازنەیە دروست بکات کە لە شوێنێک دەیگواستنەوە بۆ شوێنێک کە تەنها دکتۆر سترێنج دەیتوانی ئەوی شە بکات. ئەمەیان شتێک بوو نە پێشتر ئاماژە پێدرا بوو، نا شتێکی زۆر واقعیش بوو کە پیشاندرا ئەوە بە ئاسانی بتوانانی ئەم شتە بکات. بۆی ئەمە تا ئاستێک بێزاری کردم و هەروەها کارکتەرەکەش هی ئەوە نەبوو ینی بتوانێت هێزێکی وای هەبێت و بکرێت بە سوپەر هیرۆ. خاڵێشتر بوونی چیرۆک و ستۆریلاینی زۆر هەرچەندە بێمانایی بە فیلمەکەدا و بەڵکو خۆشی زیاتری بە فیلمەکەدا بوو، بەڵام لەوانەیە بۆ هەندێک کێشە دروست بکات بە تایبەت ئەوانێک کە فیلمەکانی پێشتریان نەبینیوە. هەر بۆیەشە دووبار دەکەم و پێشنیار دەکەم فیلمەکانی پێشتری مارڤێل بەگشتی ببینن بە تایبەت ئەڤێنجەرزەکان و 5 فیلمەکەی تریش سپایدەرمان کە جیاوازن و تۆم هۆڵاند ڕۆڵەکەیان ناجەرت ببینن. جا بەگشتی ئەمە پێداچوونەوەی من بوو بۆ فیلمی سپایدەرمان نۆوەی هۆم. پێم وایە ئەمە فیلمی وەرچەرخانی تۆم هۆڵاندە لە ڕۆڵی سپایدەرمان و دەشکرێت بیکات بە یەکێک لە کارکتەرە ئەفسوناویەکان یاخود یەکێک لە کارکتەرە هەر بەهێزەکانی جیهانی مارڤێل و بگرە هاوشێوەی ئایڕۆنمان و هاوشێوەی تەنانەت وۆڵڤرینیش پەری پێ بدرێت و ببێت بە یەکێک لە خۆشەویستترین کارکتەرەکان لەم جیهانە. وای لێبێت کاتێک بۆ منە ڕۆژێک پاش 10 ساڵە پارچەند ساڵی دیکەیە کاتێک سپایدەرمان دەدرێت بە کەسێشتر خەڵک حەز نەکات هاوشێوەی وۆڵڤرین حەز نەکات بدرێت بە کەسی تر جگە لە تۆم هۆڵاند. وەگوتم من ئەم فیلمە نۆرەدەی پێدەدەم و بە یەکێک لە باشترین فیلمەکانی مارڤێلی دادەنێم، هەرچەندە تا ئێستاش لە ئێندگەیم و وۆڵڤرین باشتری نابینم. پێم وایە ئەمە سێم و چوارەمە لە دوای ئەم دوانەوە لانی کەم دێت. من وسامە ئەحمەدم، سوپاس.